زۆر بەمان ئاگدارین کە ئەم ساڵ بۆ ساڵی دووەمە خەڵاتی نووسیار بەڕێوە دەچێ و ئەم خەڵاتە ساڵانە کتێبی یەکەمی سێ دەنگی نوێی ئەدەبی کوردی خەڵات دەکات لە بواری شعر و هەروەها چیرۆک و هەروەها ڕۆمانش. خەڵاتەکە بریتی دەبێت لە چاپ و بڵاوکردنەوەی کتێبە براوەکان و هەروەها پێدانی بڕوانامەی نووسیار لەگەڵ دیاری پارچە سیرامێکی قەڵغانی نووسیار. براوەی خەڵاتی نووسیار بۆ کتێبی یەکەم بۆ ساڵی 2021 لە بواری چیرۆک بۆ یەکێک لە کوڕە گەنجەکان کە ئەویش کامۆ ئاراز بوو بۆ کۆمەڵە چیرۆکی لایۆرۆنا و هەروەها وەشانی نووسیار لە چوارچێوەی خەڵاتی نووسیار بۆ کتێبی یەکەم بەم زوانە براوەی ئەم کۆمەڵە چیرۆکە کا لە نووسینی کامۆ ئارازە چاپ و بڵاویشە کاتەوە بەم زوانە دەکەوێتە بەر دیدەی خوێنەران. بێگومان لەبارەی بردنەوەی ئەم خەڵاتە کامۆ ئاراز دەڵێت. بردنەوەی خەڵاتی نووسیار بۆ من ئەزمونێکی ئەفسون ئاسا بوو، چونکە لەو باوەڕەدا نەبووم کە چیرۆکەکانم پلەی یەکەم بەدەست بهێنێت. نووسیار ئەزمونێکە کە بەڕاستی بەرامبەر بە نووسین بە تایبەتی نووسینی وێژەیی هەستیارترم ئەکات. ئەگەر جاران نووسینی چیرۆک زیاتر ئارەزوو بێت لەلام لەمەولا هەست بە ئەرک و بەرپرسیارەتی زیاترەکەم لەو دەقانی دەیان هێنمە بەردەم بەرهەم. بێگومان خەڵاتی نووسیار خەڵاتی وەستان نییە، بەڵکو خاڵی دەستپێکە بۆ کۆششی زیاتر لە بواری وێژەدا.